یارانە کوردەوار وەختتان وە خەیر. ئەم شەو لە چوارچێوەی دیبێتەکانە وەحمە مۆدێڕن و حەقیقەتە مۆدێڕن گەرەکمە چاو بخشێنمە سەرە مەتڵەبێک بەناوە گیرە ئەسڵیە ئێمە لەوەی کە بۆ ناتوانین و بۆ نەمانتوانیگە پەی بە حەقیقەتە خۆمان و پەی بە قودرەتە خۆمان بووین. من ئەم شەو بە بیانووی شەوە کریسمەسە ساڵە 2020 هەڵبەتە کریسمەس ئەیدێک وە بۆنەیەکی مەزهەبی مەسیحیە دا لەبەر لەدایکبوونە ئیسا مەسیح و هیچ ڕەبتێکی بە کەسانێک کە ئاعتقادێکیان نە بە دینە مەسیحیەت هەست وانە لە دنیای ئەمڕۆ ژیان ئەکەن کە پەیوەندن بە هیچ میتۆلۆژی و دینێک نییە، بەڵام بەهانەیەکە بۆ من تابەر لەوەی فرسەتەکە تەنگ بوێت، تابەر لەوەی مەجالە ئەوە نەمێنێت. من شاید ساڵ هاست بە شوێنە فرسەتێکە ئاگەڕێم کە قەدردانێک و تەشەکورێک بکەم لە کەسێک بناوە ئاغای شەهیارە غەمبەری، تابەر لەوەی کە ئەجەل تەنگ هەڵچنێت یا بە ئەو یا بە من یا بە هەر کەسێک کە ئەم دەرفەتەی نەبوو یەکتری بناسێ لە توولە زندگیە خۆیان. هەر بۆیە من بە پێچەوانەی تەواوی دیبێتەکانەتر ئەم شەو چون گەرەکمە یادێک بکەم لە ئاغای شەهیارە قەمەری زێنگە و سەرحاڵە و لە لۆس ئانجلسا لە ئەمریکا و لە ناوە تەمەنە 70 ساڵگی خۆیان معرفیەک لە کارەکانە ئەو بکەم و جوابێک بە شەهیار قەمبەری بەمەوە. شەهیار قەمبەری یەکێک لەو دانسقانەی سەرزەمینە کوردەوار بوو کە یەک عمر بە کوردی ژیانی کرد و یەک عمر ئینسانە حەقیقیە کوردی بوو، بەڵام لە پێناسەکردنە خۆی بەناوە کورد غافڵ بوو، نەیەزانی و نازانێت. وەکو تەواو ئەو ڕۆڵانەی کە لە توولە تاریخە 100 ساڵەی ئەم سەرزەمینە ئێمە چ لە شیر عەلی مەردان خان و تا ئەوانەی کە لە چوارچێوەی جەریاناتە مختلفە چەپ و چەپە ئیسلامی تحت ناوە مجاهدینە خەلق و تحت ناوە گروپهای چەپە وەکو چریکهای فەدایی خەلق قارەمانیان خوڵقاند، ئێرادەی پۆڵایینیان نیشاندا و ئەوەی کە ئەوانەی بردەبەرۆ نەک مەتنە هیچ ئیدئۆلۆژیەک نەبوو، بەڵکو ناخە کوردی و ڕۆحی یاخیان بوو. گەچێ جوولەکە و جوولەکەی جیهانی ئێمەی لە شوناسە خۆمان دوورەوە کردو، بەشێکی فرە لە مەردمانە سەرزەمینە ئێمە لە کوردبوونە خۆیان و لەو مەفهومە کە کورد هەست ئاگادار نین، بەڵام یەک عمر کوردانە ژیانیان کرد و یەک عمر وەکو ئینسان حەقیقیە کوردی هەڵس و کەوتیان کرد. من بەر لەوەی بڕۆمە ناوە ئەم پێناسەکردنەوە لێو دوا دیبێتەکە ئەدامە بدەم، شەهیارە قەمبەری پارەکە لە بەرنامەی بلورە بەنەوشە BBC-ە بلورە بەنەفش ئیجرای زیندوی بوو. شەهیارە قەمبەری پیر بووگە، 69 ساڵی بوو پارەکە، دان لە دەمی نەماگە. شەهیارە قەمبەری مجریە تەلەڤیزیۆن، مجریە ڕادیۆ، تەرانەسەرا، ئینقلابیە، بەشە هۆنەر و موسیقیە سەرزەمینە کوردەوار بوو و بە زوانەیە دیشە فارسی لە لووتکەی تەرانە وێسیاگە. ئەکسەریەتی تەرانە باشەکان هەنە ئەوانەی کارهایە کە گوگوش خوێندیانە، فەرهاد خوێنگەسی بە تایبەتی تەرانەیە بووی عەیدیە فەرهاد، تەرانەیە جومعەکانە فەرهاد کە بۆ ماجەرای سیاکە لە چریکایە فەدایی بێژریا کارە ئەو بوو، تەرانەی دوماهی ئەگەر شتبانەکەم پەنجەرە
ومن مجموعەیەک لە تەرانەکانە شەهیارم لەگرا لەم کتاوە هەست بە ناوە دەریا دەرمەن و سایەکەم مەتنە و تەرانەکە ئەمشەو مت بە نەزەرە منە بیخوێنەوە و ئەوە سوارەکەم بە ئەم دیبەیتەی وەهمە مۆدێرن و حەقیقەتە بۆدەڕن ئەوەی کە گرفتارە گشتمانی کرد ئەوەی کە ئێمە دەرجا دامان و نەمانتوانی ئەو شتە بێژین کە شەهیار سلەم تەرانە بەحسیەکە شەهیار لێو دوا فشاریان بۆ هاورد و دەستکاری تەرانەکەی کرد بەڵام ئەم تەرانەیە لە ئەسڵا بۆ ماجەراوی دەرگیریهای موسەلحانەی ئەوڵ ئینقلاب وت و ئەو ڕۆڵە کوردانەی کە لە ژێرە چەترە ئەحزابە منتەسەبە بە کورد دەستیان بردە ئەسڵ هەولێ و دا چوونە ناوە ئەم جەریانانەوە بوون پێوە وەلێ ئەوەی کە لە ئیبتداوە مهم بوو بوانەی کە لە ئیبتدای ئینقلاب ساڵە 1357 بوون ناخە کوردی ناخە ئینقلابی و ناخە و دەروونە سڵتە قبول نەکەر و یاخی کوردی بوو بەڵام لەو دوا کردی دەکەی ڕژیا حسابە دەستگاهای ئەمنیەتیە دەوڵەتانە منتقە و بە ئیسڵاح چوارچووێک بناوە حیزبەکان باشتر من بەمە دەست پێەکەم پێم خۆش بوو ئەمە بە فارسی بکەم بگاتە دەسە شەهیار و شەهیار BBC چوون شەهیار کەوت کەسە بەرە بێلوتفیە مردمانە دوا کەوتگە هاڕیاگە سەرزەمینە کوردەوار ئەم ئینسانە تۆزێک زوو هاتە ناوان مردمە حکایەتە دێوانەکە و دێوانەی چرا بەدەسەکەینی چەس و لە جێگەی قەدردانی خۆیان قەراری نەگرت وەلی من وەکو دەینێک وەکو جەریانێکی ئینقلابی تۆکمە بەناو ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ خاوەنداریەتی ئەکا لە هەر ئینسانێکی کوردی حەقیقی کە لە توور زندگیە کورد بوو کورد گەورە بوو کورد جژیا و کورد هەڵکشا شەهیار لەگرا دانی لە دەما نەماگە ئیجرای پیرەمەردێکە من پێم خۆش بوو چون قسە ئەکا لە ئیبتدای تەرانەکەوە و ئێژێم تەرانەیە چۆن دانیاگە هەر ئەمیانە لێ بدەم ناوانەی کە هێنە دەورانە گەنجێتی و جوانیە شەهیارە قەمبەریە پس من ئەمە لێدەم بعد لەسەرە تەکستە تەرانەکەی کە شعرە خۆیسی ئەوێسم در تنهایی دریا کنار با یک سگ کوچک چینی به اسم رابی و همین لالالا برای کرد ایرانی نوشته شده بود در آغاز و به یاد دارم وقتی که این کار منتشر شد در آلبومی به نام پیشمرگانه ها یا اگر همه شاعر بودند بسیارانی میپرسیدن که آقا مگه فلانی کرده یا از خود من میپرسیدن مگه تو کردی گفتم نه مگه قرار کرد باشم تا میپرسیدن میگفتم مگه فلانی کرده گفتم نه مگه باسی حتما کرد باشم پرسی مگه تو مگه شەهیار قەمبەری کوردە ئەمود نه من مگە دەبێ کورد بم تەسەورە شەهیار قەمبەری لە کورد هەمان تەسەورێکە کە حوکامان جوولەکە کردیانە تەسەورە قەوم تەسەورە ئێتنیکێک کە پێناسە ئەکرێ بە شێوەیەک لە جلوبەر پێناسە ئەکرێ بە شێوەیەک لە ئاخەفتن و قسەکردن نەک ئەو ناخەی کە خودە شەهیار هەسی ئەوەی کە ئێستا ئەو گوزارشێداژێ من ئەگەر مەگەر دەبێ حتمما کورد بم ئەمە عینی کوردیەتە کەس ئەمە عینی ئەو کوردیەتەسە ئەو سڵتە قبول نەکەریە ئەو یاخی بوونە ئەمە ئەو ئینسان کوردیەسەوە خەبەری لە خۆی نییە خە بەدامەدا درد کرد رو بشناسم کردی که حق نداره به زبان خودش حرف بزنه درد کرد رو بشناسم کردی که حق نداره به زبان خودش حرف بزنه
ئای شەهیار قەمبەری لەگرا بەخۆیشی درۆ ئەکا چون نازانێ و ئەم درۆ کە ئەیکا لە نەزانی نێسی ئەو هەنووز لە ناخ خۆی خەوەردار نییە ژێ من مەگەر ئێشە حتمەن کورد بووم کە لە دەرد و کورد خەبەرم نەبێ کوردێک کە ناتوانێ بە زوانە خۆی قسە بکە شەهیار پێی وایە کورد ناتوانێ بە زوانە خۆی قسە بکە شەهیار نازانێ ئەوەی کە ئەو ئەچەسپێنێتەوە بەو کوردە قەومی ئیتنیکیە هامان کوردیەتە دەرونی و سوڵتە قبوڵنەکەری و یاخیگەری و ئینقلابیگەریە شەهیار ئەمە نازانێ بۆیە وەکو ئەوەی کە کابرایەک عاشقە کەنیشکێکە یا کەنیشکێک عاشقە کوڕێکە لێ ئەپرسی ئەرێ تۆ ئەم کوڕەت بۆ خۆشگەرایەک جۆرات ناکا بێژێ وەڵا خۆ لە سانەیە کات دڵم گرتی هەموو زندگیم ئەوە حەزی پێەکەم ئێژێ وەڵا ئەخلاقی خاسە وەڵایی زۆر گوساخە وەڵایی زۆر میهرەبانە کەسێکیش نێجوایی باتە پێش دادیگەن تۆ هەر کەسێ میهرەبان بێ ئەیبێتە ناوی جێگەخەوەکەت هەر کەسێ میهرەبان بێت لەشی خۆ دەخەیتە بەردەسی ماچیەکەی تەبیعەتەن وانییە یا بە کوڕەکە وەڵای حەزی پێکەم و چێهرەیەکی میهرەبانی هەست یا ئەخلاقی خاسێکی هەست کاکە هەر کەسێک دەموچاوێکی میهرەبانی بوێت تۆ شمارە حساب بانکیەکەتی پێ ئەدەی تۆ ماڵێکی بۆ ئەسێنی تۆ شەو ڕۆژەڕۆی کار بکەیت و بیدەی بە ئەو وانیە خۆ ئەو ناتوانێت گزارش با بێژێ من لە پڕێکە لە لەحزەیەکە اتفاقی لە دەروونم کەوت و حەز بەم ئینسانە ئەەکەم خۆشیم گەرەکە ناتوانێم گزارشە سادەقانە بە شەهیار لەگران ناتوانێم گزارشە بە شەهیار بەر لە گشت کەسێک یەک تەرانەی بۆ کردوت کە تاریخی بۆچی وتکێسی بۆ ئەمەلە موسەلەحانە بۆ ئینقلابیگەری بۆ وێسیان لە بەرامبەر زۆڵمە هەروە کە تەرانەی جومعەکانی وت ئەم تەرانەیە شاهکارە و حەج کەسێ دوای شەهیار نەیتوانی تەرانەی وابێژێت حەج کەسێ نەیتوانی لە قاڵبە ڕۆحێکی یاخی کوردیە تەرانەی کوردی بێژێت بخوا بەو فەزا و من ئەو تەرانە ئەکەمەوە ئەمشەو ئەیکەم پس دیتان لەگرا شەهیار وەکو ڕۆڵەکانە کفی و کەلار وەکو ڕۆڵەکانە شەقامەکانە هەڵەبجە و سەیسایق و بەردیان ئەوەشان بەڵام زمانیان نەبوو بێژن بۆ حاکمیت ئەهات ئەیوت ئەمانە برسیانە بێ ئیشن برسیانە موچەنیە لە کاتێکە ئەوەی لە کەلارە خەریک بوو بەردی ئەتەقان و لە سەیسایق خەریک بوو دەرپێی کاورایدا ئاکەند ئینسانە کوردیە یاخی بوو وا گەرەکی بوو بە سەروەری زندگی بکا و نەقشە دەسە خۆی بەسەر ئەم جیهانە دابنێ و بێژێ من مەوجودم وەلی ئەوان گەرێکیان و قسە بخەنە سەردەمی مۆچیاری بکەن قسە بخەنە سەردەمی شەهیاریشان وا پێ کردەکە ئەوەنە وایان پێکرد کە شەهیار پاشەکشەی کرد و دەستکاری کرد تەرانەکەی خۆی لێودا دەستکاری کرد بەڵام تەمامی ئەوانەی وا تاریخێکیان دروست کرد تەواوی ئەوانەی کە خەتمە بە خاوەران بوون تەواوی ئەوانەی کە خەتمە بە کوشتارەکانە دەهەیە شەس بوون ئینسانە کوردی بوون ئەوەی ئەیانی بردەبەرەوە ئینسانە کوردی بوون بوو ڕۆحە کوردی بوون بوو حەقیقی بوون بوو دا مخەیر بوون و لە جەهانە اختیار بوونا بوو ئەم تەرانەی ئاغای شەهیارە بە تەکسەکانی وە واقعیترین حەقیقیترین و نابترین گزارش ئەدا لە ڕۆحی ئینسانی کوردیە و هیچ سرودێکی تر نەیتوانی ئەو کارە بکە چون سرودەکانی تر گشتی لەسەر کۆڵەکەی چەپ و کۆمۆنیزم و چەپ و چەوساوە و توڕەهات وێسیاگە ئەمە لەسەر ناخە کوردی وێسیاگە جاکسە گوێبان برشک این برای کرد ایرانی نوشته شد در آغاز و بعد سالها بعد وقتی که به شهر فرشتگان بالبریده آمدم در روزهایی که میخواستم آلبوم قدغن رو آماده کنم به این فکر افتادم که حالا همین ترانه رو برای همه بازخوانی کنم یعنی دیگه فقط برای کرد پیشمرگه نباشه برای کرد قربانی نباشه برای همه قربانیان باشه
دیسانەوە لەگرا مەتۆدەکانە دنیای جدید سەواورە بەر زێهنیەتە شاهیار و مەجبورەوەی لە قوربانی بوون قسە بکە. لە توول ئەم ساڵانە هیچ کەسێک دوای ئەم تەرانە هیچ ئینسانێکی حەقیقیە کوردی نەی خواردە تۆڕە ئەم ئینسانی یاخیە کوردیە. پێی بێژێ مەسیرەکەت دروست بوو، پێی بێژێ کارەکەت دروست بوو، پێی بێژێ خوێندنەوەکەت کاملەن لە ناخە دەروون تۆ دروست بوو. ئەو ئەحساسە خۆی ڕەنگ کرد بە کەلەمات هاوردیە دەرەوە لە کاتێکە هیچ کەسی زاتی نەیەگر قسە بکە ئەم تەرانەی وتوە خوێندی. ساڵانە ئەووەڵ ئینقلابی جمهوری ئیسلامی ئێران خوێندی کێ دانەیەک تارانی بەناوە شەهیارە قەمبەری ولودا پاشەکشیان پێکردوی سێژە تەقدیم یەکەم بەرچی قوربانیە. قوربانی تەمە دنیای ئەمڕۆز. تۆ وەختێ تەنیابی وەختی بکەویتە ژێرە حاڕین وەختی لە ناوی مارکتینگێکا پاڵە پێ بنێن بەرەو دواوە بەرەبەرە کەلەماتەکەدا گۆڕێ. وەلێ ئەوەی حەقیقی خودت تەرانەکەیسی کەماگەسۆ و من تەرانەکەی ئەخوێنم بۆ ئێوە. پس با تنظیم تازه کار زیبای آرمیک جان و گیتارش این رو دوباره در شهر فرشتگان اجرا کردم در آلبوم قدغن. لالا لالا دیگه بسه، گل لاله بسه دیگه، گل لاله باش. لالا لالا دیگه بسه، گل لاله بهار سرخ امسال مثل هر ساله. هنوزم تیر و ترکش قلبو میشناسه، هنوز کپ زیر سرب و چکمه میناله. لالا لالا دیگه بس گل لاله بهار سرخ امسال مثل هر ساله. هنوزم تیر و ترکش قلب و میشناسه، هنوز شب زیر سرب و چکمه میناله. لالایی بە هەر زمانێک لەم سەرزەمینە کوردەوارە کە ئەکرێت وەختێ دایک لالایی یەکا بۆ ڕۆڵەی بیخەفێنێت کە ئەنەهوو ئەم ڕۆڵە بێتابە بێقەرارە، ئەم ڕۆڵە ئسترابی هەز، ئەم ڕۆڵە ناخەفێت چون خەبەرە خراپ وە لە ڕێگا. بۆیە دایک خەبەرە خراوەکان نەقڵەکە بەدەم لالایی وەکە. باوکت ڕوویگە و ئیتر ناگەڕێت و باوکت چووگە و ئیتر نایێت و براکەت ڕوویگە و ئیتر نایێت و دایکت شەکەتە و هیراکە. پس لالایی لە ئەسڵا گزارش ئەدا لە مەئاسات زندگی ئینسانێک کە دایکەکەی فکرەکە مناڵەکەی لەبەر ئەم مەئاساتە ناخەفێ. وەگەلەکیسی بێخەبەریکە سڕیکە ژە ڕۆڵەگیان بخەفە باوکت دروسە ڕوویگە وەلی ئیتر نایێت و تۆ ئیشێ بخەفی. زندگی دروستە سەختە وەلێ دروست ناوێت تۆ ئیشێ بخەفی. تۆجۆکەی وعدە نادا خەریکە سڕیەکە. بەڵام لەگرا ئەم تەرانەوە دەست پێەکە لالا لالا دیگە بەس گۆلە لاڵە مەم خەفێنە. لالایی لالاکردن بەسە ئیتر گوڵە لاڵە گوڵە هەراڵە بەسە ئیتر نەیگەرەکە بم خەفێنیت، نەیگەرەکە بێ خیاڵم بکەی. ئەم جارە نەیگەرەکە بخەفێ. پس دایکەکە گەرەکی مناڵەکە بخەفێنێ وەختی گزارش لە ماساتەکە، وەختێژێ باوکت ڕوویگە و نایێت و براکەت ڕوویگە و نایێت و وەختێژێ من ژیانم پڕ لە ڕەنج بوو دروست ناوێ تۆ بخەفە. ئەم ئێژێ نە ئیتر لالایی مەکە کە من نەمگەرەکە بخەفم. بەهار سڵخ ئەمساڵ مثل هەر ساڵە، بەهاری سووری ئەمساڵ وەکو حەچی ساڵی ترە سوورە. پس لەگرا گوڵە لالە تەشبیهێکە لە خوێنە شەهید، خوێنە ئینسان و مبارزێک ئەمرێت. بەهار ئەمساڵیش پڕ بوو گەلەم گوڵە سوورانە. من نەمگەرەکە بخەفم لالاییم بۆ مەکە. هەنووزم تیر و تەرکەش قەلب و میشناسە، هەنووزیش گولە و تەرکەش پارچە قەلبە ناسێ دڵ ئەناسێت. یعنی هەنوو شەڕە، هەنوو دنیا پڕە لە شەڕە پڕە لە کوشتارە. هەنووز شەب زیر سڕ و چەکمە میناڵە
هنوز شو لژێرە پۆستاڵ و پۆتین و سوربە ئەناڵێ سورب فیشەکە. پس ئێوە لەگرا دیتان بە شاهکارێکی کوردیەوە دەسی پێ کرد، بە شاهکارێکی کوردی. مناڵی تر ناوێ بخەفێ، ئەم مناڵە ناوێ بە لالایی بیخەفێنی، بێژی تەواو و موسیبەتمان بەسەر هاتکە و بخەفە و باوکت نایێت و براد نایێت و گشتی کوژیاون و نا نەیگەرەکە لالاییکەی نا ئێشێ ئەم مناڵە هەم حەقیقەتە بزانێ کە بەهار ئەمساڵیش وەکو هەرچی ساڵ سوورە. دەبێ ئەم حەقیقەتە بزانێت کە هەنووزیش کە هەنووزە گولە و پارچە ئاشناس بە قەلبە ئینسان. هەنووزیش کە هەنووزە شەوەکان لە ژێرە پۆستاڵ و پۆتین و سوربە ئەناڵێنن. نابێ بخەفێت، ئیستە وەختە خەو نییە. نخوابارم گله بی خار و بی کینه، نمیبینی نشسته گله تو سینه. آخه بارون که نیست رگبار باروته، سزای عاشقای خوب ما اینه. نترسم گله دشمن گل لادن، که پوستش زیر پوسته بر زمین من. اجاق گرم سرمای شب سنگر، دلیل تا سپیده رفتن و رفتن. نخوابارون گله بادوم ناباور، گل دل نازک خسته گل پرپر. نگو باد ولایت پرپرت کرده، دلاور قد کشیدن رو بگیر از سر. دوباره قد بکش تا اوج فواره، نگو این ابر بی بارون نمیذاره. مثل یار دلاور نشکن از دشمن، ببین سر میشکنه تا وقتی سر داره. نذاشتن هم صدایی رو بلد باشیم، نذاشتن حتی با هم دیگه بد باشیم. کتابای سپید و دوره میکردیم، که فکر شب گلاهی از دمت باشیم. نگو رفت و هزار آفتاب هزار مهتاب، نگو رو تا دوباره بپریم از خواب. بخون با من نترس از گله دشمن، بیا بیرون بیا بیرون از این مرداب. نگو تقوای ما تسلیم و ایثاره، نگو تقدیر ما صد تا گره داره. به پیغام کلاغای سیاه شک کن، که شب جز تیرگی چیزی نمیاره. نخواب وقتی که هم بغزت به زنجیره، نخواب وقتی که خون از شب سرازیره. بخون وقتی که خوندن معصیت داره، بخون با من بیا تا من نگو دیره. سکوت شیشه های شب غنی داره،
ولی ختم تو مشت محکمی داره. عزیز جمعه های عشق و آزادی، کلاغ پروازی با تو عالمی داره. عزیز جمعه های عشق و آزادی، کلاغ پروازی با تو عالمی داره. عزیز جمعه های عشق و آزادی، کلاغ پروازی با تو عالمی داره. لنتای ترانەکەیان ساکێسی با این ترانه ها از خانه بیرون زدم. بەم گۆرانیانە ماڵم بەجێهێشت، سرزمینم بەجێهێشت. باید کسی در ترانه فریاد میکشید. ئەبوایە کەسێک لە ناو ترانە و گۆرانیە هاوار بکێشێ، نە سرود، ترانه. باید کسی در ترانه فریاد میکشید، باید کسی با ترانه میگفت نه. ئەبوایە کەسێک بە گۆرانی بیوتایان نه و قبولی نەکردایە ئەمە. ئەم تەرانە دەریاکەنار 1359 1980 نووسریاگە، مانگە ئەووەڵەکانە ئینقلاب جمهوری ئیسلامی، و شەهیار بەجێهێشت هاتە دەرەوە. ئەلەوێ کە ئێژێت نەخاباروم گل بیخار و بیکینه، نمیبینی نشسته گول تو سینه. آخه بارون که نیست، رگبار باروته. سزای عاشقای خوب ما اینه، نترس از گوله دشمن، گل لادن که پوست شیر پوست سرزمین من. اجاق گرم سرمای شب سنگر، دلیل تا سپیده رفتن. نخواب آروم گل بادوم ناباور، گل دلنازو که خسته، گل پرپر. نگو بعد ولایت پرپرت کرده، دلاور قد کشیدن رو بگیر از سر. دوباره قد بکش تا اوج فواره. لەگرا فەوارە ئەو دەستگاسەوە لە ناو زەویە دایئەنێن ئاو فڕەداتە ئاسمانگ. ئەو ئاوەوە تەلاشەکە بفڕێ خۆی بە ئەوج بگەێنێ، وەختی ئەگاتە ئەوجی دووبارە تێتەوە بەرەو زەمین و ئەوارێ. تەشبیهێکە لە ئینسانە کوردیەک کە لە ناو دڵ ئەم خاکە تێتە دەر. پەلەقاژە ئەکا کە بڕواتە سەر، هێز بەخۆی ئەدا تا بڕواتە سەر. وەختی کە بارانێک نییە، وەختی کە ئەورێکی بارانی نییە، ئەم بەرەو سەر ئەڕوات تا ئەگاتە ئەو لوتکەی کە بگات و ناگەهان شۆڕ ئەوێتەوە بەرەو خاک ئەوارێ. وە تەشبیهە لە ئینسان کوردی. دوباره قد بکش تا اوج فواره، نگو این ابر بیبارون نمیذاره. مثل کرد دلاور نشکن از دشمن، وکو کرد دلاور مشکه به دست دشمنو. ببین سر میشکنه تا وقتی سر داره، بزنه سر اشکینی حتا کاتی که سری از تا ماگه تا سرداره. لەگرا هەم تەشبیهە بەوەی کە سەری هەست و سەروا بە قەیلەشەکەی وە وەزێنەگە، هەم بەو معنایەی کە وا لە مەقام بەرزە یاخیگەریە دەرەجەی سەرداریە. خۆی سەردارە، خۆی سەروەرە، خۆی ئازادە، خۆی کوردە. و ئەم کوردە مثل کوردە دلاوەر نەشکەن از دشمن، ببین سەر میشکنه تا وقتی سەردارە. نذاشتن هم صدایی رو بلد باشیم، ننهشت هاو دنگی فێر بووین. دقیقاً ئەمە ئەو گزارشەکەی داد، ئەوەی کە شەهیار نازانێ خۆی کوردە، شەهیار نازانێ کوردبوون چه شەکڵیە. دەگرژێ نەزاشتن هەم صدایی رو بلد باشیم. کێ نەهێشت؟ سیستەمە کۆرپۆرێشنی. سیستەمە کۆرپۆرێشنیەوە حملەی کردم سەرزەمینە ئێمە. کۆرپۆرێشنی دانیا، جعل تاریخی کرد، شاری دروست کرد،
سیستەمی دانیا و مردمە ئێمەی بە کۆت کێشا بردمیە ناوی ژیانە ئوردوگاهی نەزاشتن حتا با هەم دیگە بەد باشیم نانێش حتا لەگەڵ یەکتریا خراپ بین کتابای سفید و دورمی کردیم که فکر شب کلاهی از نمد باشیم نگو رفت تا 1000 آفتاب 1000 مهتاب میشه ام فرصت انقلابی چو تا 1000 خورتا و 1000 منگشوی تر نگو کو تا دوباره بپریم از خواب میشه تا دوباره لخو هستی نوا بخون با من بخوینه لگل منه نترس از گوله دشمن مترس لگوله دشمن بیا بیرون از این مرداب بیر در لمرداب و باطلاقه نگو تقوای ما تسلیم و ایثاره میشه تقوای ایمه تسلیم بون و ایثار کردنه نگو تقدیر ما 100 تا گره داره میشه تقدیر و چارنوس ایمه 100 دانه گریواتیه به پیغام کلاغای سیاه شک کن به پیامی قالا و رشکان شکه قل رشکان شکه که شب جز تیرگی چیزی نمیاره که شو بجگل رشی و تاریکی هچکی تر نایرید نخاب وقتی که هم بغزت به زنجیره دوباره چو سر لالاییه که هر حال یسینی تو نای خفینی به پیچوانه تو لالاییه که منال بخفینی تو لالاییه که معصات هلا بجیری که او بیجید مطمئنی بکی که دنیا هر واسه و تو اشی بخفی تو سریه که تو منال سرکی ولی میشه مخفه نخاب وقتی که هم بغزت به زنجیره نخفه و کاتی که هاو بغزتو لزنجیر کریاک نخواب وقتی که خون از شب سرازیره مخفه او وقتی که لشوا خوین ارجی خوین لشو ارجید بخون وقتی که خوندن معصیت داره بخوین وقتی که خویندن گناهی هست بخون با من بیا با من نگو دیره بخوینه لگل منه بی لگل منه میجه دیره سکوت شیشه های شب غمی داره ولی خشم تو مشت محکمی داره عزیز جمعه های عشق و آزادی جمعه کان سیاکله ماجرای سیاکلو قیام مسلحانه چدی که فدایی کانه که سرکوب و او ترانهی بود بناوه جمعه کان رش جمعه سیاه عزیز جمعه های عشق و آزادی کلاغ پربازی با تو عالمی داره ام ترانه شهیاره گزارشێکی واقعی و خالص بوو لە دەرونی ئینسانێکی کوردی و ئەو ڕۆحە کوردیەی کەوا لە وجودیە و بە هەزاران شکڵ و گۆڕییانە بۆی محاولەکەن بیهاڕن محاولەکەن ناوێکی تر بنێنە سەری محاولەکەن بە شتێکی تر فێری بکەن بەڵام تۆ ئەگەر ئەم شتت لە دەروونە خۆتانەوێت ئەم دیزایرەت لە دەروونە خۆتانەوێت هیچ مەکتەبێک هیچ کلامێک هیچ ئیسمێک و هیچ منفعەتێک تۆ ناکێشێنێ بەم ڕێگە بە هیچ سوورەتێک و من گەرەک مەویستە ئەمە بکەمەوە پس ئەوەی لە وجود شەهیار قەمبەریا بوو حەسێکی پیوری کوردانە بوو دەروون کوردی شەهیار قسەکە وەختێک لەگدا لە ئاخر تەرانەکەی وەنووسێت با این ترانەها از خانە بیرون زدم بەم گۆرانیانە سەرزەمینم بەجێهێشت باید کسی در ترانه فریاد میکشید ابوایا کسێک فەرقی نەکرد کەسێک ئەو کەسە هیچ کەس نەبوو من بووم قەیناکە با من بم بۆ ئێشێدانیشم بە دیارە کەسانێکی تر بەڵام ئەبوایە یەک نەفەر هاواری کردایە لە گۆرانیە
و من کردم. باید کسی در ترانه فریاد میکشید، باید کسی با ترانه میگفت نه. ابوایە کەسێک بە گۆرانی بێژێ نا، نەیوت بۆ کەسێکی تر نایە بێژێ، نەیوت بۆ کەسانێکی تر نایێژن من بۆ خوام خراوکەم، بۆ گیرفانە خوام خراوکەم، بۆ خوام ئاوارەکەم، بۆ خوام دەربەدەرکەم، دائەنیشم ئەلکێم بە دەوڵەت و تارانیم لە ڕادیۆ و تەلەڤیزیۆنا کارەکەم، سوود بۆ جمهوری ئیسلامی ێژم. وای نەوت وتی ئەوایە کەسێک لە گۆرانیە هاواری کردایە، ئێوە ماتەڵم کە ئێوە بیکەن، کەسێک ئەو کەسە ئەوە من کردم. مەشایە کەسێک بیکردایەوە من کردم. مەشایە کەسێک بە گۆرانی بیوتایە ناوە من کردم، من کردم و بەجێ مێشت، ئەو سەرزەمینمە بەجێ هێشت. بەزان اتفاقەکە لەم سەرزەمینە ئێمە کەوتکە بەناوە وەهمە مۆدێرن ئەمەسە کە ئێمە لە ناخ و کوردی خۆمان دوور کەوتگینەوە و گزارشێکی دروست نادەین. بزانن حتا بەیانی ئێوە بێن لە چۆنیەتی جۆرا و جۆرە زەواج قسە بکەن. مەسەڵەن بێژن زەواج لە کلیسا خۆشە و هەنی قوتی لە بوەسیتە قەیماشینەکە و قەشەیە بێ بۆتی بخوێنێت و تۆ هەنێ ساق دووشە بوێت و هەڕینێ بێرن بیکەنە ناوە دەست و بەڕاستی زەواج شتێک قەشەنگێکە و ئیشێ نێرێک و مەیەک بەیەک و زواجکەن. حتا زەمانێک کە ئەم ئیحساسە و هەستە جۆرا و جۆرێ وەکو هەستە شەهوەت و مەیلە بە دەسەڵات و مەیلە بە دانانە پێگەیە دەسەڵات و مەیلە بە باوکبوون و بە دایکبوون موجود نەبێت، تۆ تا بەیانی دەرمەورد ئەزدواج قسە بکە، تۆ تا بەیانی تەسویرە قەشەنگ بێرە لە زەواجکردن کە زەواج ناکە. کەبرا حەج کەشیشێکی جنسی نییە. بۆچی ئیشێ بڕواتە کەنارە دەسەژنێ بوێسێ؟ بۆچی ئێشێ بڕواتە ژێرەبارە ئەم مەسئولیەت؟ تو تا بەیانی بچۆ لە کەلە بلیمەت و تەسویرە هالیوودی و ئینسانە تێگەیشت و متەفەکر بێ بەحسە زەواجکە. وەختێک ئەم کەششە جنسیە، ئەم مەیلە بە سەروەریە، ئەم مەیلە بە دانانەوە دروستکردنە دەسەڵاتە لە وجودە پیاو و ژنێکا مەوجود نوێت، ئەزدواج اتفاق ناکەفێ. وەرە تۆ چووگی لە ناوە چیا گیرە کردە؟ تۆ چووگی لە ناوە چۆنیەتیە جێبەجێکردنە بۆنەی زەماوەنە گیرە کردگە. لای خۆمان خۆشترە یا لە کلیسا؟ بڕۆینێت دەفتەرە ئەقد و زەواج خاسترە یا بڕۆین مەلایە بێرین شەرعی ئەم کارە بکە؟ تۆ لەمە گیرە کردگە. تۆ هەنوو نازانی کاول بووگە چووگە ئەم ئینسانە هیچ هەستێکی تیا نەماگە، هیچ دیزایرێ تەمەنایە لە وجودە ئینسانە موجود نییە. تۆ ناوێ بی بەحسکەی بێژی زەواج خۆشە و مناڵ قەشەنگە و وینگەیتی. تۆ ئەو شتەی کە ئێشێ بەم مناڵە بێژیتی ئەمەسە، بەم کەسە بێژیتی ئەمەسە، بیگەڕێنی تۆ بۆی ئەمەسە، ئەو تەمەنایە ئیحساسیە لە دەرونیا دروستکەی. ئەترۆ بەعدەن خۆی فکرە چۆنیەتی وەرگوزاریە زەواجەکەی ئەکە. لە سەرزەمینە ئێمە چه اتفاقی کەوتگە؟ لە سەرزەمینە ئێمەمانانێک چۆنیەتی ژیانکردن و حەقیقەت خۆمان و چۆنیەتی داڕشتنە ئەم تەمەدن خۆمانە فرامۆش کرد، لە بیرمان برد. و ئەوەی کە بەناو مۆدێرنیتە گرتمان نەک یەکەم پلەی مۆدێرنیتە بوو، بەڵکو ئێمە کەوتینە ناوی زەڵاتەی مۆدێرنیتە. بە پامکینگ سید زۆ بیکەین، ڕۆنە زەیتونی لێبین، چوزانم برۆشەتێتی تێ بکەین، چی تێ بکەین زەڵاتە قەشەنگ بوێ. مشکلەکە زانوا لەکوێیە؟ لە ئوروپا هیچ وەخت 4 نەفەردانە نیشتن فکر بکەنەوە کە ئینسانهای ئازادێک ون کە دانیشن تئۆریە ئازادی دابنین. ئەوەی لە ئوروپا اتفاق کەوت ڕەوەندێک بوو لە مشکلاتێک کە بەرە جەوامع ئەمانەی گرت و زیادە خوازیە ئەمانە لە ئیحساسە بە سەروەری و دەستپەیداکردنە بە پوڵ و بە قودرەت و بە جەهانە. بۆی ئەمانە پەلامارە دەریاکانیاندا چون سەرزەمینەکانە تریان بۆ خۆیان داگیر کرد.
ئەمە نەبوو 4 نەفەر دانیشێ تئۆریە ناسیۆنالیزم بێرێ ئۆروپا دروستکە تۆ ڕەهاتێ بەناوە عەسرە ڕێنۆسانس هیچ کام لەوانەیە کە لە عەسرە ڕێنۆسانس فکریان کردگەسۆ و کریستۆف کۆلۆمبیان نەهەنارگەس کە ئەمریکا کەشف بکات هیچ کام لەوانەیە کە فکریان کردگەسەوە سەربازە داگیرکردنە خاکە ئەمریکای لاتین و ئەمریکای شمالی و نیۆ ئینگلەند و ئۆقیانوسیە نەبووگەن هیچ کام لەوانە بەر لە کۆمپانیە هەندە شەرقی نەبووگەن و خروجیت تەفەکورە ئەمانە بە کۆمپانیە هەند شەرقی نەگەیگە ئەمە چی بوو ئینسانە غەربی گرت بەم دنیا فەلسەفیدەن بوو نە تعقیبە ئازادی کردن بوو نە ئینسانە غەربی بە شوێنە داهاتە زیاترا چوو ئینسانە غەربی فێر بوو کە سەروەری بکا بەسەر ئەم دنیا و ئینسانە غەربی فێر بوو کە هیچ بەشەرێ بە بەشەر نەزانیت تۆ تا سوحا بچۆ بە مافە مرۆڤ قسە بکە بچۆ لە ختەیەک لە هایدیگەر بێرە لە ختەیەک لە شۆپنهاور بێرە لە ختەیەک لە سپینوزا بێرە ئەمانە هەر بۆوە خاسە تۆ بینوسی بە قەیکراسێکە یا بە خاڵ بیکوتیتە سەرسنگە ئەمە دنیای دروست نەکردگە ئەمە بەشەرە غەربی دروست نەکردگە وتەکانە ئسپینوزا دروستی نەکردگە وتەکانە ژان ژاک ڕۆسۆ دروستی نەکردگە تا تۆ بێ لەگرا فکر بکەیت و بێژی وەڵا ناسیۆنالیزم چێشەقڕی بوو لە وڵاتێکی ترا بێم منم ناسیۆنالیزم بێرم دەی لە مردمە تۆوە مەیلە بە سەروەری کوژیاگە زانی بەچی کوژیاگە بە سوڵح دۆستی تۆیان کردگەسە خەو تەماشا شەهیار لەگراوتی لالالا دیگە بەسە ئیتر بەسە نەمگەرەکە بخەفی نەمگەرەکە سڕاکەم هەڵسە وەلێ ئێوە خەو کریاگن ئێمە خەو کریاگین ئێمە فکرەکەین ئەم سەروەتە یاڵەتە متحدەی ئەمریکا لە چی هاتکەسە دەرەوە لە فەلسەفیدەنە ئاغایە کارل پۆپێرەوە هاتکەسە دەرەوە و ئەمە شتە قەشەنگێکە هەر کەسێ دانیشێ کارل پۆپەر بخوێنێت و بێژە بەڕاستی پلۆرالیزمە و حەز بە یەکتری ئەەکەین و هەر کەسی جۆری فکرەکات و هەر کەسێشە واب بکە ئەمە ئەرکانە قودرەت لەبین ئەوە گویین کە تۆ لە دنیای ئێمڕۆ ئەوێنی وەختی دەوڵەتە بریتانیا حکومەکە کە تۆ ئیشی ماسک بکەیتە ناوت دەمت هیچ تەوجیهێکی منطقی وە پزیشکی نییە نیسی فقط تۆ بە عنوانە شەهروەندێک وایتە سەرزەمینە بریتانیا ئیشی ئیتاعەت بکەی لە فەرمانە ئەحمەقانەیە دەوڵەت لە پشتە کامە ترس لە پشتە هەمەگیری کۆرۆنا تۆژتان کرد لە دنیای ئێمڕۆ دوگمەتیزم کۆچی نەکردگە ئێمە دوگمین ئێمە فکرەکەین مۆدێڕنین فکرەکەین دارای عەقڵە ئینتقادین ئێمە دارای عەقڵە ئینتقادی نین ئێمە شاید قینمان تێ لە ئەڵڵا شاید قینمان تێ لە ئەڵڵا بەڵام عاشقە ئەلمین ئەوش چه ئەلمێ ئەو تەکنۆلۆژی وا دەوڵەت بۆمانی باسەکە تۆجۆکەن ئەو ئیمانەی تۆ ئیمڕۆ بە کۆرۆنا هەسە و بووگە بە ئیمانێکی قەوی ئێلاهیاتی بە کۆرۆنا و ئەپاڕێت و لە بەریاهی هاوارە هەی داغ هەی بێداغ بەش نەمرین و مەس بکەینە بەردەممان و ئەسیب بدێ ئەمیشە قەبلە هەنوود نوێژ بکە و دەست نوێژ بگرە و شەریعەت ڕعایەت کە لەو دنیا حۆری و بێدەن ئیستێشێژن ماسک بگرت ببە ناوە دەست و دەسە بشۆرە زد عفونی بکە و وای تکس بە لە خوەت و ئەلکۆل بە لە خوەت و بۆ لەبەرەوەی نەمری ئەمە هەمانە تۆ هەمان ئینسانی تۆ هەمان ئینسانی زەمانی نوێژ و ئەخوێند حۆری پێبەن ئیستە ماسکە وەسی نەمری چه تەوجیهێکی منطقی واتیا حەج من تاسۆحا بۆ تۆ دەلیل تێرم ئەم ماسکە قەیرە پێ بێهداشتیشە بێهداشتی نییە خەفەکە بێهداشتی نییە میکرۆ بەگرێ بەخۆیەوە تۆ نابوو دەکا وەلی تۆ بۆ دەسیری هەڵناگری چون مرکزە بێهداشتە جیهانی وت کە چتە قەشەنگێکە تەوجۆکەی چون بریتانیا و ئەمریکا و ئەڵمان و هەچی دەوڵەتەوە هەچی پسپۆڕەم قسە ئەکا وەلی هیچ دلیلێکی منطقی نییە هیچ دلیلێکی علمی پزیشکی نییە وەکو ئەم واکسەنەکە ئیکەنە سەرملە وەڵناکەن و ئێوەیش وەڵناکەن دیتە ئێوە مردمانێکی دین خۆن جمێن مەدەوە ئەڵڵا چون تۆ
ئەڵڵا فڕادە یەکێکی ترەگری هەمان دوگمەتیزمێک کە داعشیە هەسی تۆیش هەسە تۆ لەو پیستری تۆیش هەسە تۆ خەفتگی خۆتە کردگەوە خەفتگ کورد نەماگی دەمێکە نەماگی ئەمەی تۆ فکرەکەی مۆدرنیتەس ئەمە تەوەهومە وەهمە تۆ فکرەکەی لە مۆدرنیتە فرە ژیری فرە ئاقلی دەشوێت کە تۆ ئەحمەقتەرین نەسڵە بەشەری چون فکر ناکەی تۆ یەک پرسیارە نەقادانە تۆ ناکەی نایکەی ئەترسی لە پرسیار تۆ هەرگەرەک تۆ خۆت خەو بکەی وەکو ئەو لالایە وا شەهیار خوێندیۆ وەلی شەهیار وتی مەخەفە هەڵسە ئێستا وەختە خەفتە نییە تۆ تاسۆحا بێت تێئۆریە ناسیۆنالیست سەرخوارکە تۆ فکرەکەی دەوڵەتە بریتانیا بە تێئۆریە ناسیۆنالیستی دروست بووگە نخیر دەوڵەتە بریتانیا بە عەزەمەت تەڵەبی سروەت تەڵەبی و سەروەری دروست بووگە نە بە تێئۆریە ناسیۆنالیزم تۆ مردمێک کە پەروەردەی ئەەکەی بەم شعارانە دروستیەکەین سڵح تەڵەبی یعنی تەسلیم بوون مقاومەت نەکردن لە مقاوڵە هیچ کەسێکا کە پەلامارە تۆدا دەوڵەتە قانونە کەسە بیانیە ئەوی ترە هەر ئەمەی کە ئەو تێت هەڵەداوە تۆ مقاومەت ناکەی تۆ سڵح تەڵەبی پەس تۆ فەزیلەتمەندی تۆجۆکەی تەجاوز قبولکەری و تەعەدا قبولکەری نادیا مرادت ئەوەن مدالی پێدەن و ئێوە گشتان حەزی پێەکەن ئەمە سەروەری تۆلید ناکە ئەمە حیزە تۆلیدەکە وەختی حیزە و تۆلید کرد هیچ ئینسانێ مەیلە بە سەروەری نییە ئەوەی ئوروپای گەورە کرد مەیلە بە سەروەری بوو مەیلە بە دەسەڵات بوو مەیلە بە پوڵ بوو نە تێئۆریە ناسیۆنالیستی ئەفەهمی تۆ ئەمە ئەیفەهمی تۆ حتا بەیانی بێبژ بریتانیا قشەنگ و بریتانیا زیباس و جانلاک وایژێ تۆ حتا ئەو ئەحساسەی وا لە وجودە جانلاکە کە گەرەکیسی بێت و سەروەرە دنیا و ئەی خونجنێ بۆ خۆی و هەر تەلاشی لەم دنیا ئەکا کە بیگریت تۆ ئەوە دەرک ناکەی تۆ فکرەکەی و پیای خاسێکە دنیایان گرکە دنیایان حەپەلوش کردێسە ڕۆڵی شەڕکەریان نەگەرەکە مشتی فاسدە هەموسێکشوالە LGBTیان گەرەکە مشتە خەسیاگی وا لە ناو کونەکانە ناوگەڵیانە گیریان کردگە تەبیعەتەن مەیلە بە سەروەری لە ناو مردم ئێمە مردگە مەیلە بە ئینقلابیگەری مردگە مەیلە بە ئینسان بوون مردگە مردم ئێمە گشتی حەزەکە مەڕووماڵات وێ مردمە جەهان فکرەکە حەزەکە مەڕووماڵات وێ مردمە جەهان هیچ تعریفێکی لە مەنفەعەت نییە تەوەجۆکەن تەمامە ئەوانەی وا لە سەرزەمینەکانە خاوەرمیانە هاتگنەگرا ئەکسەریەتیان نایژم گشتی ئەکسەریەتیان کە تێن بوو بنیفیتەکەی ئوروپاتێن وەکو چۆن ئەوسا ئەمانەی کە لە ئوروپا ناڕازی بوون ئەڕوینە ئەمریکا زەمین بگرن تەمامێوانەی لە سەرزەمینە ئێمە تێنەم کشوەرە ئوروپایانە بۆ بنیفیتەکەی دێن پۆلی سۆسیالەکە بۆیە حتا ئاخری ئەمریان پۆلی سۆسیالە خوێن چون ئەمە تەنیا مشەوەقیان وگە کە سەرزەمینە خۆیان بگۆڕن بێنە ئەگرا بۆیە تۆ ئەوێنی مشتی قەتیسماگە هاڕیاک لەم ئوروپا ئەڕۆن و کارە ڕەشەکەن و حەکی جێگەی سوالکەریە ئەیزانن و حتا بمرن ئەوە سوالکەرە مادام العمر و هەر پارەی سوشیال ئەخوێن بۆ چون فقط ئەم پارەی سوشیالە پاڵی پەیوەنیاگن بەرەو غەرباتکن تۆجۆکەی ئەمانە نەهاتن لەم غەربە ئینسانی زندگیکەن تا هاوارکەن تا بنەڕێنن تا دەست بنێنە بینە قاقایم سەرزەمینانی ئوروپا خاک داوا بکەندیان یا لە دەخاڵەتیان لە سەرزەمینی خۆیانە کۆتایانکەنەوە لەگرا بە چی گیریاگەن بە مانگی 500 یۆرۆ پۆڵە سوشیال گیریاگەن پس مەیلە بە ئازادی کوژیاگە مەیلە بە ئازادیەک نەماگە ئەم تەمەنا نەماگە تو تاسۆحا قسەی مفت بکە تۆ فکرەکەی لە لاو کتیوەکانە دانیشی تئۆریە ناسیۆنالیستە بێری تۆ اتفاقێکە کەفێن شەهیارژێ نەزاشتان هەم سەداگیر و بەلەت باشین یعنی نەیانهێشت یەک چیرۆکمان بێت تا هاو دەنگوین یەک تعریفمان لە خۆمان بوێت یەک ڕەوایەتمان لە خۆمان بوێت ئەزانی ئێوە چیتان کردکە بەم جامعە لە ژێرە ناوە وەهم مۆدەرنیتا جامعەی ئێمەتان میلیۆن کەرت کردگە لە ژێر زوان لە ژێرە لەباس لە ژێرە قەوم و ئیتنیکە لە ژێرە سەلیقەی زندگیە
لجيرة سليقي جنسية قرايشات الجنسي تفكيك بسر جنسيته بياغو جن تفكيك بسر قروي سني وقنج وبير ها بشوين قرباني قريان وقرباني دروس كردن ايوه ام كوملغاتانا كرده 1 مليار شق ايوه كردتان تمناي آزادي لناو الدرون حج كامتانا ما قسو تمناي سرورين ما نقسو تو فكر اكي بحلوا حلوا كردن دم شيرين بي تو فكر اكي دانشي كتيبي كاورايك بخويني تو بفهمي تعريفي لملتشي تو اويتا ملت تو براكم دميك نابود بوكي ملت زماني دروس اويك جروب انسان بتعاريفك لخويان هسيان بشوين شكو عزمة إنساني خويان بن أو وقتها لناو الدلا أمانة الزور تيتدر توبة من بيشة للدلا بزاكردنو قرتبونو خوتسكو كردنو لخوين ترسيانو لمبارزة ترسيانو تومترو كان چي تيتدرو واقعا چي تيتدرو اما قدرتي بيتيري تدرو بو قدرت بو ايوه بو قصو بفول او يكناتو عن دريشي بيرن بو چون تو بهر حيزة حيزة تواني بو بربيري بتقلب بقلاو برداري بتزي كردن بماستاو كردن بخايا مالي ولي قدرت اشي وزور ودسي بيري وزور زوري قركا ما بس مردانكي قركا بس كردبوني قركا دلاوري قركا شرقربوني قركا بيباكي بيترسي قركا كشتيك تفيتيك حزيبي ناكا بس ام ديزاير وام تمنى لوجود ايوه مردقها تو حتى صحابي كتي وام ديو او ديوبكا ايوه دي تان رافرين كردوار سر بخوب بجي امي بي ام ترهات وام مشتا احمق نسر زمين ايما تكرار يكنو تحت ناوى اشتي خوازي وحزب الصلح كردنو مافيا مروف ومافيا تاكو تحت ناوى حكومة ياسا وياسا سرولي ودسكو سياسي ودسكو تنازل ترهات هات يكاري كرد نقد تمام جهاني كردوتي انسانة كردي تشي شكليه بعد وقتی وتی انسان کردی چه شکلیه متن واحد کردی دانیا که امی یک گزارش بین لخومان یک گزارش کرد کیس ندم قوبانه نزوانه قصه کردنه کرد فلسفه زیسته کرد جهانی که بو خویی که انسانك للروبه روبونه ولا قل جهانا بو خوی داي ارشيت ومجموعية بشر أمكاريانا كردا إنسانك مخيرا كالرنجة حقيقي أو نو كرد إنسان سلطنا بزير إنسان تاقير برامبر انقيادة حتى انقيادة تبيعت وبشيوي هنر مدنان لقل يارور وابيتو وتعريف ايما بو اما تعريف ايما مثل كردبون بو يو تراني شهيار السرطابا كرديته وحيج ترانيك لم سرزمينه ايما شان نادا لشان اوه نأو السرودة احمقانا نوا امانا لجيل اسم هاي جورا وجورا ودقيانا حيج معنايك نادا حيج معنايك نادا حيج تلاشيك ناكا او نيقركتو بخفي اجي ما خفا اجي وقت خونيه لا لعيبه وني من تو بخفين محلصه خلصة وقتي نيه بخفي وقتي نيه واشو تاريخي هاتقا لقول لي دجمن ما ترسى خلصة سربيت دبوايا يك نفر لقورانيا حواري بكردايا كاو كردي دبوايا قوراني بحوار بهاتايا كاو كردي او سكرديات او سوال سرطان لشيبياقا ستو قرقتها بني ليبراليزم تعاريف مكتب اقتصادي ومكتب السياسي قدرة توليد كي إمكانية وقت ما يلبى قدرة المردمي كان موجود نوي إمكانية قدرة تيا توليد كي وقت إحساس السرورية لناو مردمي كان موجود نوي إمكانية بحيج لتايف وحياليك بتواني مكارب كي وقتی مردمی گشتی حزکا به تصویر فقیر و حیز و هاریاگ و بوگن و سوال کر امکانی نیتو بتوانی مردمی تکان بی به هیچ دلم دنیا تکان نخوا گشتی حزکا به حیزه خوشی تیلم تصویره آرامشی واتیا کسی که تعقیب سروری ناکا بره حچیش دلم دنیا لی اسینو
بۆ ئەبێ نەسێنەوە. تۆ هیچ مقاومەتێکت نییە بۆ ئەبێ نەسێنەوە. تۆ هیچ تەمەنایەکە بۆ سەروەری نییە بۆ ئەبێت سەروەریت پێبەن. دەی تۆ کاورای ئەحمەقێکی وا بە لەتێ نان و تیکەی خوراک و سەقفێ بەبانە سەر تۆ بە هەرچی شتە ڕازیت حەزی پێەکەی فکرەکەی جان هەرواسە کە تۆ دیکتە. هیچ گزارشێکە لە خۆت نییە. بۆیە تۆ کوردبوون ئەەکەیت بە لباسەکەیش ئەوەی تەسکی و ئەەکەیت و ژێرکراسی ناکەیتە بەرد و هەتا سەر قاچە ڕوتیەکەی وەی خەیتە دەرەوە. من نازانم ئێوە ئیستە کوردن یا ژنە قەیمیەکان وا 2 متر سەروەنیان ئەوەست و ڕزەڕێ لە بەدەنیانە دیارنەوە. دەی مەگەر کوردایەتیەکەی ئێوە بۆ جلوبەرگ نییە. دەی ئاتەی جلوبەرگەکەی خۆتان ئەمڕۆ مقایسە بکەن تەکە جلوبەرگەکەی دایکتان. دەی تۆ هەتا سەر ئەژنۆت مەسەڵەن شەرواڵە کوردی دروست کردگە قوچ قلواوە دەرەوە. دەی تۆ ژێرکراسی ناکەیتە بەرە سیتێنەکە دیارە. تۆ دایکە یەکێکن. دەی دایک و سەروەنی ئەوەست. تۆ ئیستە زەڵفەکانە باداگە و بەرە داگنە دەر و مشەکردن و زەردەکردن. کامیان دەیەمت بەحسە جلوبەرگەی تر تۆ وە جلوبەرگ کوردی مەگەوانایشی ئیسە تۆ کوردی یا دایکە کوردو کامتان؟ پس تۆ لەگرا یەک داستانێ دەوێنی. من وەختی گوێ ئەگرم لە مەحسوڵاتە فەرهەنگی و کەسانێک کە دەم دەڕیاگن و دەم جووریاگن و قسەکەن بەناوە کورد، وەختی قسەکەن حاڵم خراوەکەن یعنی کەلی سەرمەماسێ دانیە ئەحمەق تێتنی جومەلاتە کلیشەیی ئێژێت وا گشتی باسیەکە لەم دنیا لە نوام چامسکی و سلاوی ژیژێک گرتگە تا مجریکی قەرتی ناوی تەلەڤیزیۆنی ئەم کەلەماتە تکرارەکاتەوە. دەرت دەمیان بگری ئەم کەلەماتیانە لێ بسێنی وەسە مەلاکان مشتی ئایە و حەدیث و شقلە قسەکردنە گشتیان وەسە یەک لیان بسێنی تۆ قسەیان نییە بۆ کردن نیسێن. تێدانیشێ بەحسەکە لە کۆمونیزم و بەحسەکە لە ناسیۆنالیزم و دەیچیسەت و بەحسەکەی لە ناسیۆنالیزم قودرەت تەولیدەوێ ئەوێ بڕاستی و ناسیۆنالیزم وایژت و بڕاستی و ناسیۆنالیزم ئەوژت و دەیەوێتە قودرەت. دەی مەردمێ باوەڕەکە بەمە دەی مەردمی حەز تۆ لە کنارێژی ناسیۆنالیزم ئەوەکە حەچیەکە ئەم مەردمە نابوو دەکە ئەستفادەی لێەکەی. تۆ حەزەکەی مەردمە حیزون، تۆ حەزەکەی مەردمە گەوادون، تۆ حەزەکەی مەردمە دنیا پەرستون، تۆ حەزەکەی مەردمە حەریسون، تۆ حەزەکەی مەردمە فەساد ئەخلاقیان بێت، تۆ حەزەکەی مەردمە دزون، تۆ حەزەکەی مەردمە ماستاوکەر بن، تۆ حەزەکەی مەردمە فەرمانبەردار بن. دی تۆ حەزەکەی بە تەمامی من لەگەڵی بەحسی ناسیۆنالیزەکەی دی ئەمانە گشتی مەردمی خەساندگە کردگێسی و مەڕووماڵات کردگێسی و مشتی حیز. دەی ئەمە چۆن ئەوە تەولیدەکە؟ بڕاستی و ناسیۆنالیزم و حەزی پێکردنی و کوردوایژی و شێخ سەعید حیز و شێخ سەعید پیران و شێخ بابا بڕۆ کۆی کەرەوە بۆ خۆت کۆی کەرەوە مەرتیکە. تۆ ئەو وەنە ئەحساسە مەردانگی و ئینسان و ئازادیت لە وجود ئینسانە کوردیەکانە هێشتبە. ئەو وەنە ناتوانێت لە خۆی گزارش بە دەمەکات و حیزە لە دەمیدا ئاکەفێ. بڕاستی و حەزەکەم بە کەفکە و خۆشم تێ دەشت جەیران. شەهیار قەمبەری شیکترین باوا بێژمی با ئەم تیکە بێژم فارسیە یەدیش وەدێ فارس و ئێوە حەزی پێەکەن. شەهیارە قەمبەری شیکترین ئینسانە فارسیە. ئەو ئیسم نوتم فارس بۆیەوە حەزی پێ بکەنا چون بە نەزەر من شەهیار کوردە. چ لە ئەدەبیاتێک چ لە تواناییەکە لە تەرانەوتنا هەسی چ لە ئستایڵە زندگی ئەم ئینسانە. ئەم ئینسانەیەشی ئیشتباهی لەم سەرزەمینە لەدایک بوو بە ئەشی عەسەم مناڵە شانزەلیزەس. تۆ شجەیران ئەناسی وەلێ تا ئیسە شەهیاری قەمبەریە نەناسیدە. تۆ قڕە هایدە و مەهەستی گوێ ئەدەی بۆیە تۆ ئینسانە ئەحمەقێکی. تۆ لە دنیای جەدید ناتوانی جێگەڵ بوێت. تۆ ناتوانی گەورەوی چۆن ئەسبابە گەورەیت نییە. مناڵێک کە لای تۆ گەورە ئەوێ بە گۆرانە ئینزبات گەورە ئەوێ بە بەندێ گەورە ئەوێ لە ناوی بەندا کەلامە فاخر مەوجود نییە. موسیقیە فاخر و هونەرە فاخر مەوجود نییە. نافهمی ها مەسەڵەن تۆ لە خانەوادەیەکە گەورە بووی مەسەڵەن نازانی مجەسەمەی بەردەی لە ناو بەندە میکەلانجەلۆ یعنی چی؟ هەر نەیخواردە سە تۆڕە. ئەسەن لە توولە عمرتاتەکە باوکتادانە نیشکی فیلمێ تەماشاکەی. باوکە هەر نازانێ فیلم چێ. دایکیشی خەریکی سریاڵهای لۆقە تەقە حیزە تورکی و ئەمریکای لاتینە. دەی تۆ چی لاو دەرتی قودرەتمەند؟ تۆ هیچ ئەبزارێکە نییە ئەبزارە گەورەکانە دنیاویت.
ها تۆ فکرەکەی وایە شەجەریان و مەهەستی گوێدان تۆ پێ گەورەیەگەویت ئەویت نەناویت تۆ هاڕیاگێکی دی هەڵدریایی تۆ بۆ ئەوەی بڕۆیتە ناو دانشگای ئاکسفۆرد ئێشێ لە بەستەرە تربیەتێکی ئیجتماعی و خانەوادگی و هاتوویتە دەر فرە فەکتێکە بووێت تا بتوانانی بڕۆیتە ناو دانشگای ئاکسفۆرد خۆ هەر حیزێ ناتوانێ بڕاتە ئەوێ تۆ لە چوونە سڵامکردن و دەستداندا تا ڕێوەڕین تە ئێشێ بنوێنێ کە کێی ئێوە لە تەعاملات و ڕۆژمەڕەتانە ناتوانن قسەکەن دەمتانەکەن و پڕە لە حیزە حەزەکەین بە قونچە و گوڵ و خشمان تێ لە چولک و بەڕاستی و حەزەکەین بە ڕوتە و حەزەکەین بە دۆسی و حەزەکەین بە حەبێن و بڕاستی تەقەشنگیکە و دێ ئەمان ئینسانە حیز تەولی دەکات و ئەمە ئەفەهمی ئەمە جامعەی قدرەتمەند تولید ناکات و ئەمە ئەفەهمی ئەساس قدرەتە دەسەڵاتە تۆ ئەمە ئەفەهمی نەخێ بریتانیا وە حیزە ئەم سروەتەی وەدە ساوەڕگە حیزە هەرکە لەو لاو پەلاماری داگە تەسلیم بوو گوت کیسی خواڵی ناگری و بەڕاستی و مەسڵ تەڵبین و حەزی پێگەین وانیە بۆ درۆکەن جەهانێ مسەلەت بووگە نظام سڵتەی جەهانیە دروست بووگە گەر کێسی لە مردمە جەهان ئەحمەق دروستکاوە دروستی کردگە چون کەسێکی نەگەرەکە بترازێت ئەمڕۆ ماسکە کاتە دەمە مردم لە تەمامە جەهانە یەک نەفەر سوال ناکارێ بۆ ماسکەکەیتە دەممان لەسەر چێ ماسکە تیکە لەتکە پەڕۆئێژی لەتکە سیتیەنەیەکەیتە ناوی دەممان بۆ ئەیکەی کە سوال ناکە گشتی وەستی تو حەزی پێکە و قەشنگ و ماسکی ئەوەسم و پس ئەحمەقی تۆلید کردگە فکر مەکەن ئێوە فرە عەقڵن ئێوە ئەوەنە تەمەنای ئازادی ئەوەنە تەمەنای سەروەری نێرە وجودتانە تو تەمامە خاستەی وجودت بووگە وەسە پولت بێ کالا بسێنی و تو چ ڕەبتێکی هەست ئازادی چ مەعنایەکی هەست مەسئولیەتگرتن چ مەعنای بووی تۆ لە تەرانە تێ ناگەی نافەهمی تۆ شەهیارە قەمبەری وایەتە تەرانەی واتە ناوت ئەو من تەرانە توانم بێژم و تەعاتر ئەزانم و ئەڕم ئەو من نۆکەرە دەوڵەتە ئینقلابیە جەدید تەرانەوە بەرادەرە بەسیجیە ئەوە لە سەنگەرە نەیوت ئەو کاورە ئیستێشە لە لۆس ئەنجلس کەوتکەوە لە ناو فەقیریە حەچی گۆرانی بێژە بە تەرانەکانم ئاغا پوڵدار بوو یەک ئێرانی حیز ناڕەوە دەورم کاورە گشتی حەز بە حمۆی نووش و جێرانەکە گوگوشەکە دەسوێتێک ئەکسەری تەرانەکانی کە ئەوان مەشهور بوون پێی بە تەرانەهای ماغا بوو چرا چونە ماغا ڕۆحێکی یاخی هەست ئینسان کوردیە تێگەن بە تەمام دەس و هەموو غەمتان گرتان ئەمیش حیزە بکەن وەکو خۆتان وای پێ بکەن نەموت وتم ئەمانە نایەن گەرەک و گشتی بەگوێ گەرەکیان و دانەیە بەگیش مەوجودە حیزی بکەن وەکو مابەقیە بۆ وای پێکەن برا ئێوە بوونەوە بەگ بۆ بەگەکە حیزەکەن وەکو خۆتانی بێکەن بۆ دنیای غەرب و قدرەتە غەرب ئالبەر کامۆ دروستی نەکردگە کوڕە خاس سارت دروستی نەکردگە کوڕە خاس سیاسەت مەدارانێ دروستی کردن وا ڕۆڵەیان پەروەرشداگە بڕۆن پەلامارە سەرزەمینە مردم بەن و بیوەن زیرۆ تۆلەرانسیان هەست وەختی پەلامارە عێراقیان داوتیان بۆ ئەمنیەتی بین الملل خەتەرناکە پەلاماریاندا مارێنزیان لە ئەمریکا بۆ هاورد بێت لە بەسرە و لە کوفە و لە بیاوانەکانە عێراقا قاچ بخاتە زەوی بردیان بۆ ئەفغانستان ناوگانە دەریاییان نەناوە تەواو دەریادانیاگە دنیا کۆنتڕۆڵکە نەخێر بە نوام چامسکی دنیای گرتگە حەزەکەین بەڕاستی و نوام چامسکی قسە قەشەنگە کات و قسەکانی فرە قەشەنگ و بە شەرە غەربی هەرەوەسە و مارینزە ئەمریکایی تەربیەت کردگە تەکان بخۆی موشەکە و کروزەکە بە گیانتە باوک ساحەوە دەرتێرێ و سووتێنێ باجیش بە کەس نادا کەم زەماوانی تەقاندەوە لە ئەفغانستان و لە پاکستان و لە عێراقا چیتان کرد چه غەڵەتێکتان کرد هیچ سەلحتە لەبی ئەم سەڵتە لەبیە لەکوێ بوو چه غەڵەتێکی کرد سەڵتە لەبی بە سڵح و بە ئاشتی و بگوڵە چنوور و ئەمانە هات بەمانە هات کە متفکرینە غەربی بەڕاستی وان بیرەکەنەوە چۆن بیرەکەنەوە متفکرینە غەربی ئاوایان کردگە بە ئێمە پس تۆ وەختی تەمەنای ئازادی تەمەنای سەروەربوون لە وجود تا کوژیاگەوە تۆ ئینسان نیە مەڕ و ماڵاتێکی ئەحمەقی بەردەیت هەرچێتەکانە نادا لەم دنیا
ئەوە ئیسفادەیەکی مکیاجە لە خۆتی دی بەڕاستی و ئەلبرکەم و وائیژیتن بەڕاستی و ئایزا برلین وائیژیتن بەڕاستی بەرتراند ڕەسل وائیژیتن بەرتراند ڕەسل هەر بووە خاسە بی هەسویتە خوات وە چ دەردێکە خوا مەرتیکە ئوسول ئەمەسە یەک تۆ لە وجود تا ئینسانوی دوو تۆ تەمەنای ئازاد بوون و مەسئولیەتە بوێت لە بەرامبەرم تەمەنای ئازادیە سێ ئینسانێکی شەهامەتە مواجه بوونەتە کە ڕەنجا بوێت تا تۆلید ئینسانە حەقیقی بکەی وە سەروەری تاقی بکەی بعد تۆ ئەتوانی دانیشیت بۆ ئەم کارانەی کە ئەیکەی فکر بکەی تۆ داستان بێژی چیرۆک بێژی دای ڕژێنی وە مواجهیکەی نەوەڵات دانیشین سپینوزا بخوێنین و فرەژیرەوین ئەقڵ بەڕاستی هێزوا لە ئەقڵە دێم ئەقڵەوە هیچ حرەکەتێکی لێ نایەتە دەرەو چێت تۆ بە ئەقڵ حیزویی تۆ بە ئەقڵ حەزەکەی بە نادی ئامرات تۆ بە ئەقڵ بووی تۆ فاحشە تۆ بە ئەقڵ بووی تۆ حیز بە چی بووی ئەقڵم بێ ئەقڵ کووە ئەقڵ هەستان ئەقڵە بوێ لە بەرامبەرە ترسا بترسین و خوا هەڵی ناگری و کێچاری ئەمریکاکەوە ئەمریکا ئەمە خواتوەشێ تەسلیمی بووین و هەر کەس تەجاوزە پێ ئەکا استقبالی لێ بکە با لەزەت بۆی لە تەجاوزە خوا هەڵی ناگری مادامەوە هەر تەجاوزەکە تۆ استقبال بکە با لەزەت بۆی تەوەجۆت کرد پس ئەوەی لەگرا نەقشە ئەوەلیەی هەستۆ بەر لەوەی دەم بکەیت و توڕەهات بخوێنی من تەرانەکەی ئەغای شەهیار قەمبەرین بۆ ئێوە تا حدودێ تەفسیر کرد تەویلم کرد برنە سەر ئەو ناخە کوردیەوە لە وجودە شەهیار هات کەسە دەرەوە دایەکێکتان بێدەم تەرانە هەڵگەڕێن تۆ بزانێەوە تا ئیسە توانیتانە کارەوە بکەن بۆ چون دەروونە ئێوە فاسدە و بەڕاستی و هەنگل وائیژی دێخۆ هەگلێژی چی ئەوێت و چی ئەمە قسە کردە ئەوێت و چی مارکسی وائیژی دی مارکس چی ئەوێت و چی دی تۆ لە حیزی و لە عشق ئازادی و لە ناوگەڵپەرستی و لە پولپەرستی و لە ترسە زاوەرە ترسنۆکیت و لە قانون پەرست و قانون دۆست و عاشق و حکوومەت هەی دی تۆ چەکام قدرت تەولی دەکەی بەڕاستی و هەگل ئەخوێنم و فرەژیرم نە تۆ فرەژیر نییە بۆیە تۆ هیچ وەخت ئەو ناخە شیکە یاخی و کوردیتە نییە وەختی دنیا دەمی داخسکە تۆ لە تەرانە قیام بکەی تۆ لە تەرانە بێژی ناتوانی کاورای هاڕیاک حەریت بوو ئەو وەسفە تەرانە کە من کردم بچۆ یەکێکی تر لەم سەرزەمینە شەهامەتی بێتوانی بێتی بەم قەبارە وەسفە تەرانەیەکی ئینقلابی وا بکە بڕە تا سرودە حیزەکانتان بێرن بێن تا بەرابەری بکەین بزانین نەخوابەوە ئەخوات لەو سەدها هەس تۆ ئاخرێکی وەسفی خۆ دەکەی سرم زلۆ و قاچم زلۆ و فرەم و هیمەم و حەچیش نەویت لە سوورەتێک ئەم خەریکە تەمامە جامعەتەکانەدا هەڵسەیژێ هەڵسە شەڕە هەڵسە ئەوە بەڕاستی جامانەکەم قەشەنگە و کلێتەکەم زەریفە و پوزەوانەکەم و ئەی خەمە ناوە ئەم ئاوە و لەم ئاوە دەری تێرم و هەڵقنم و داقنم و من پێشمەرگەی کوردستان و هۆکاکی پێشمەرگە و شۆڕش گێڕی قارەمان و بەڕە بابا کۆی کەرەوە فازات و حەماقەتەوە هەسە تەوەجۆتان کرد وەختی تۆ ئەم تەمەنای ئازادیە نەوێ لە وجود تا ئینسانە حەقیقی نەویت هەرچێ بەنە دەستە و بە حیزە تەرجمە یەکەیتەوە کاورای حیز هەڵی تۆتی سەواد نیشانبەی سەوادیشت چییە تکرارکردن جومەلات و مردووە بڕاستی فلانە کەس وائیژتن و بڕاستی و گرامشی وائیژتن دەربارەی مارکسیزم و گرامشی وائیژت و لە فلانە بۆ ناوای بۆ تۆ خۆکەچی بۆچی بڕاستی و نەسیۆنالیزم و لە دوای وستفالیا و هاتوو نەسیۆنالیزم و ئایژت و نەسیۆنالیزم خۆکەچی ئەوێت و چی نەسیۆنالیزم خۆکەچی تایەوێت و چی مادیکە هیچ تۆ حیزی خوات حیزی جامعە حیز کردە تۆ ئەوەنە وجودە نییە ئەوەنە وجودە نییە دانباق تۆ پڕی لە حرس پڕی لە تەماع پڕی لە حەسادەت پڕی لە بێوجودی پڕی لە خیانەت پڕی لە منفعەت تەڵەبی
پڕی لە بۆغز بۆی بەحش گوێ ناکەی. تۆژۆ فەرموون تو تا سۆحە بۆ کاورا قسە بکە، هەر کەسی جووری فکر بکات و بابا ئەگرا کانتێکستی کوردیە ئەفەهمی، ئەگرا جەهانە کوردیە کەسێک غەڵەت ئەکا جۆری تر فکرەکات و یەک جۆر فکرەکەین و تا یەک ڕەوایەتمان لە یەکتری بێت. تو ئێژی من کوردم لەبەرەوەی تەقلە لێدەم لە ئاسمانگۆ بە سێبارەیە، منیژ من کوردم لەبەرەوەی ئینسانی یاخیەکەم دێ، من تۆ پێنم، یا تۆ ڕازەکەی یا من ڕازەکەم. یەک ڕەوایەت مەوجودە. کورد ناتوانێ هەم تەقلە با بە ئاسمانگۆ، هەم حیزوێ، هەم قارەمانوێ. یەک ڕەوایەت مەوجودە. یعنی چی پرۆڕالیزم؟ کانتێکستی کوردیەتە. من لەگەڵ کە خەڵک کاورا قسە ئەەکەم لە دیبێتێکا خەریکم باسە مبارزە ئەەکەم، باسە شەڕەکەم، کاورایژە قسەکانە جوانە. یعنی چی قسەکانم جوانە؟ جوانە یعنی چی؟ من نەزەرم لە تۆ دەرەک و مەرتیکە کانتێکسە شەڕە، جبهەی شەڕە، یا حەقە یا باتڵە، کامیانە؟ قسەی جوان یعنی چی خەسیەک؟ قسەکان و بڕاستی جوانە یعنی چی؟ من ئیستە خەریکم لە کانتێکستە مبارزە قسە ئەەکەم، جوانەی چیتە مەرتیکە حیز؟ یعنی بەڕاستی تۆ حیچ تەکانێکە نەخوارگە بۆت مهم نیە و تۆ حەسەن نازانی هاتکیتە کوێ، بۆیە تەکان ناخۆی، تۆ حەیوانێکی. بەڕاستی جوانە. چی جوانە؟ سەرم جوانە، کەلەم جوانە، چی جوانە؟ ئەگرا بەحسە شەڕە جبهەس، من و ئەوی تر حەقم یا باتڵم. تو ناتوانی لە موسەتە خز بخۆی، نەبڕۆیتە ناو حەق نەبڕۆیتە ناو باتڵ، بێکی جوانە. دێتۆ بەشەری، دێتۆ ئینسانی، کاورای حیز نەنیەی. ئەمە بۆگەنیە ئێوەز لە ژێرە ناو مۆدرنیتە ئێمە قبوڵمان کردگە بۆگەنین، ئەحمەقین و دەمەکەی تۆ نازانی ئەحمەقی، چون 10 دانە ئەحمەقیم تر وەکو خۆتوا لە پاڵی دەستا. بەڕاستی جوانە هەر کەسی جۆرە بیرەکاتەوە، هەر کەسی غەڵەت ئەکا لەم زەمینە جۆرە بیرکاتەوە. لەوانەیە هەر کەسێ لەبەر بۆ ئەوەی کە چۆن دەرپێی لە پێیەکات، چ ڕەنگی دەرپێی لە پێ بکات، هەر کەسی جۆری فکرکاتەوە. بەڵام دەرموردە جەهانە کوردی هەر کەسێک جۆری فکر ناکاتەوە، یەک ڕەوایەتە، یەک فکرە، تا لە ناوە دڵیا هێزە کوردی بێتە دەرەوە. یعنی چی هەر کەسی جۆری فکرکاتەوە؟ یعنی چی من بەحسە شەڕەکەم تویژی جوانە مەرتیکە. تۆجۆ فەرموون تۆ لەگەڵە بلاهەتە مشتێ ئینسانە ڕوبەڕووبووگی وا وەختێ ئاوێنە ئەگریتە بەرامبەریان، میزانە حماقەت و میزانە جەهالەتیان دەرەخەی ئەکەونە سمکۆڵانکردن. جفتەکەخا بێجواو بەرەو بێژەوانیە. بێ بزانم تۆلیدە قودرەت چۆن ئەکرێ و حیزە ئادەبێ تۆزیحی لە قودرەت بەبزانم چه شەکلی ئەوێت. تۆ بە خوێندنە کتاوە هایدیگر ئەوی تۆ ئینسانە زۆردارێک ئەرتەشە نازیە ئاڵمان تۆلی دەکەی، ئەو تەمەنا تۆلی دەکەی پەلامارە ڕووسیا بەی. ئەرێ بە خوێندنە هایدیگر ئەی بۆ نەوگی تایسە، بۆ تۆ هەر ئەخوێنی تۆ حیسترەوی لە دوێکە. قودرەت چۆن تۆلی دەکری، چه شەکلی تۆلی دەکری؟ بێن بەحسی کەن، بەحسێ نییە لە مۆسەدە. گشتی خەریکە ئرزای خۆی ئەکاها، ئەو ئۆرگاسمەی وا لە ناوە تەختا ناوێت تێ بە قسەکردن و بە خۆنواندن ئرزایەکە. بۆی ئەوە نەبووی حەقیقەتی لێ نایێتە دەرەوە، بۆی واقعیەتی لێ نایێتە دەرەوە قسەکانی. تازە وەختی قسەکە ئۆسای داسانەکە ئەفەهمێ کاورا چ کەرێکە. بزانم من تەمامی ئەمان مەداگەسە بەرە شەق بە پیاگیانتیانیە دەمکاتەوە. بۆ چون من دقیق دەسەخەمە سەر ناخ قێزەونە کەسیفەکەی لە دەرەوە بۆ ئێوە خۆیانەگرن و ئێوە مهمین و پیاین و مەردین و بەڵام گشتیان لە کونه و وجودیانە مشتی گەوادن
کاورا حیزە ئاشتی پەرستە بۆ خاترە حیزە بۆ خاترە گەوادی واسە ناخۆ قارەمان نییە سوور ئەزانێ پەلامارە پەیمانە حیدەری باوەکو سەگەی تۆ پێنێت ئێشێ تەکە مەرگە خۆیان ڕوبەڕوو بێت و زات ناکا بێتەوە مەیدانە قەزیەکە جددیە ئەوسا تارانیەکەی وت ئێوەی کرماشانی جددی شەڕەکەن شەڕەکەی جددیە ئەسفەهانیەکەی وت لەم وەرە جۆی ئاو بێسە و لەو وەرە جۆی ئاو ئەوێسین جمێنە دەینوە یەکتری کوراز دانەی 1000 تمەنە بۆ چێشێ بدڕێ تۆجۆکەین ئێمە بەحسە جددیەکەین مبارزەی جددیەکەین خەریکین لێ ئەکۆڵین و بزانین ئەمە چەندی سەرمانەوێت و وا لە بیرتانە وەختی شەجەریانیان دائنیان و بڕاستی هونەر سنوورینیە و دەبێ گزارشێ لەم هونەرە بە مەرتیکە نەیبوو ئەوە من وتم حەز باغی شەهیارە قەمبەری یەکەم بە شیکترین ئینسانە کۆمەلگای کوردی ئەزانم و بە کورتترین ئینسانی ئەزانم ڕەقیبی نییە ئەو کتێوەکیش ماوە تەرانەیەکم لێدا و تەرانەکانیشم خوێند و سابتم کە شەهیارە قەمبەری لە هەرچی کەسە کورتترە کردم سابتم کرد ئادەی بێن ئەو گزارشە بن هەبزانم ناخە بووگەنە ئێوە هەر بووگەنی دەرەخا حەزیش بە یەکتری یەکەن چون گشتان بووگەنن ئێوە فکر مەکەن گەلە کۆمەی بووگەنان لە ئێمە ئەواتە دواوە ها با بفەمن فکر نەکەن ها 100 ڕۆڵەی ئینقلابی 1 ملیارد ئینسانە حەیز و فاسد دەکاتە کون با بزانن 100 ڕۆڵەی ئینقلابی ئەتان کاتە کون چون ڕۆحە فاسدە کەسیفە خەسیاگە گەواتان لە بەرامبەر 2 ئێرادەی محکەما دەرەچێ تۆجۆتان کرد پس ئێمە من لە ئاخرەوە بە ئەم کریسمەسە مزەیەن کەم بە کاورای مەریوانی بەناوە لوقمانە عەزیزی ئەرێ بۆشکەی گووە تۆمە ئەمە من لوقمانە عەزیزی تۆ سەیرە قیافە بکە حەرێژی بۆشکەی گویت خۆ ئەمە من جا ئەگەر خۆت پیاگی ئەوە یارانە ڕاپەڕین بڕۆ مەیدانیان تا هەرچی فزولاتە واتیا تەخلیەکەن تێتا مەرتیکەی ئەحمەق ئێوە فکرەکەن ئێمە بە هەر زوانێ قسە ئەەکەین تۆ پێپەتی ئەتوانی بێتە ناوە لایڤەکەمان ئەتوانی دەم بکەیتەوە بۆشکەی گوی گەوات قسەیوانەکەی حیز هەواسە بوێت هەیەوە خۆش